شارێکی دێرین بەقەد باڵای مێژوو ورمێ. ورمێ بە نزیکەی 700,000 دانیشتووەوە یەکێک لە گەورە شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و وڵاتی ئێرانیشە. خاوەنی گەلێک تایبەتمەندی جیاوازە. ئەم شارە لە باکوورەوە لەگەڵ سەڵماس، لە باشوورەوە نەغەدە و شنۆ، لە ڕۆژهەڵاتەوە گۆلی ورمێ و لە ڕۆژاواشەوە لەگەڵ باکووری کوردستان دراوسێ و هاوسنوورە. ورمێ مێژوو پێشینەیەکی زۆر دێرینی هەیە. سەرچاوەکان دەڵێن گوایە زەردەشت لەم شارە لەدایک بووە و سەردەمێک بەشێک بووە لە مەملەکەتی ئۆرارتۆ و پێگەی خۆرپەرستان بووە. لە سەردەمی ئیسلامدا بۆتە پێگەی کوردانی ڕەوەندی هەدبانی و ڕێڕەوێکی گرنگ بووە لە نێوان بەغدا پایتەختی عەباسیەکان و شاری تەورێز و ئاران و ئەرمەنستان کە هەر لەلایەنی میرانی شەدادی و ڕەوەندی و سالاریەوە حکومڕانی کراوە. بە پەیدابوونی ئۆغوزەکان لە سەدەی پێنجەمی کۆچیدا ورمێ بۆتە شەڕگەی نێوان کوردان و هێرشبەرە ئۆغوزەکان کە تورکەکانی ئەمڕۆی ئەزەربایجان نەوەی ئەوانن. دواتر لە ساڵی 1184 کەوتۆتە ژێر دەسەڵاتی سەلجوقیەکانەوە. لەو سەردەمەدا زۆربەی کوردانی هەدبانی و زەرزا پەنایان بردە بەر ئەیوبیەکان لە میسر و شام و دێمۆگرافیای ورمێ بەجارێک شێوە. لە ڕۆژگاری دوای مەغۆل بەگزادەی برادۆست بوون بە حکومڕانی دەڤەرەکە. میرانی برادۆست تا پەیدابوونی سەفەویەکان تاکە دەسەڵاتدار بوون پاش شەڕی داستان ئاسایی قەڵای دمدم. باسکردن لەسەر دیرۆکە باژارێ ئۆرمیێڤەک یەک لە گرنگترین مەزنترین و تایبەتترین باژارێ کوردستان ئیران ڕۆژهەڵاتە ناوین تایبەتیên خۆ hene. Vek çêbûna vî bajarî em dikarin bi tarîxek gelek gewin işare bikin. Asarên ku peyda bûne, zirûfên ku peyda bûne 2000 sal pêş zayînê di Göktepe û şûnwarên dîtir ku li bajarê Urmiyê peyda bûne nîşa dide ku bajarê Urmiyê dîrokekî gelek gewin hebiye û di şaristaniyet û medeniyeta vê navçê da rolekî gelek girîng hebiye. Ema tête pişt İslamê ku bo Erebên Musulman jî fetihkirina Azerbaycanê, Kurdistanê û bajarê Urmiyê tiştekî zor girîng bûye, tiştekî zor di esas da muhîm bûye. Dibe bayîs ku hikûmetên curbecur hem di zamanê Xulefayên Abbasî hem piştî zamanê Teymuriyan, zamanê Muğol ve heta tê zamanê Sefeviya jî bajarê Urmiyê bajarekî gelek taybet û girîng bûye di dîroka İranê de. Zamanê Sefeviya jî bajarê Urmiyê li ber xatira vê yekê ku di merzê İmparatoriya Osmanî û Sefeviya bûye dîsa taybetiyek girîng hebiye. Guli
شاری ورمێ بە شاری فرەڕەنجی ئاینی و ئاینزایی دەناسرێت. چەندین سەدەیە زۆر ئاین و ئاینزای جۆر بە جۆر لەم شارەدا بوونیان هەیە. موسڵمانی شیع و سوننا، مەسیحی ئەرمەنی و ئاشووری، کاکەیی و ئەهلی حەق. هۆکاری ئەم فرەڕەنجیە ئاینیەش بۆ سەرەڕێبوونی شارەکە دەگەڕێتەوە. بەهۆی هەڵکەوتە جوگرافیەکەیەوە لە ڕووی بازرگانیەوە گەرموگوڕیەکی زۆری تێدا بووە و هاتوچۆی بازرگانان قەرەباڵغی تێدا دروست کردووە. لە هەر ئاین و خێڵە کەسانێک لەوێ ماونەتەوە. لە لایەکی دیکەشەوە شەڕ و شۆڕ و ڕمبازی دەسەڵاتداران و هێرشکارانیش هۆکارێکی دیکە بووە بۆ مانەوەی خاوەنانی ئاینە جۆر بە جۆرەکان لە ورمێدا. زۆربەی هەرە زۆری کوردەکانی ورمێ سوننەی شافعین و ژمارەیەکی کەم لە ئازەریەکانیش سوننەی حەنەفین. مەسیحیەکانیش کە زۆرترینیان ئاشورین کڵێسایان هەیە و بۆ عیبادەت و دوعا و نزا ڕووی تێدەکەن. باجار اورمیه که معروفه به باجار رنگین کمان ادیانا او باجره لگور نیرینا دیرگوانان نزدیک به 5000 سال قدمت تاریخ هست. لبه تاریخ ها دریجا که یک لکبنترین شارت ایرانه و لبه چند هزار سالانه دا گلک پیکاتین دینی و اول و مذهب مختلف و مجزا هاتنه و جیانت کرده. مثلا پیش اسلام دا دین زرتشتیت دا گندک به نام انبه لمنطقه ترگور لباجار اورمیه هیا که بیجن قبر و زیارت دایکا زرتشت وی داره و چندین تاریخ مورخشی لسربی اساسی فکر دکن و نیرینت هی. لباجار اورمیه گلک پیروین ادیان مختلف ادیان جور جیان دکن وک پیروان دین اسلامی که وک سنی و وک اهل تشیعات ناس کرن هنه تنشت اهل اسلام دا گلک پیروان دین مسیحیت وک آشوری و آشوری و ارمنی هنه که جیان دکن که به پرانی و زیدتر آشوری زیدتر جمعیت آن باجار اورمیه دا و هنک جی یهودی هنه که منطقه که لورمیه و که معروف به گرجهوی بویا لبی داری دا جیان دیکرنه نهاجی هنه هندک لبهایتشی باجار اورمیه دا زندگی دیکن و جیان دیکن و او کسانه به تمام علارغم به هنده که جداییت اولی و دینی ویتای لسر گلک اساسان اختلاف تای بلام لسر باجار اورمیه اثبات کریه که لسر موضوع انسانیتی و لسر به هنده که پیکوژیانه که باش هبن و اتحاد و یکدلیه که یک جار زور گلک هبن اثباتت کریه که انسانیت بون فصل خطابه و نهاجی زور بخوشی و باشی پیکوژیانه دیکن.
ورمێ لە ڕووی ئابووریەوە شارێکی پێگەیشت و گەشە سەندووە و خاوەنی زۆر سەرچاوەی داهاتە، بەڵام هاوڵاتیان لە دۆخی شارەکە و چۆنێتی دابەشکردنی بودجە لەلایەن دەوڵەتی ئێرانەوە ناڕازین. کشت و کاڵ، ئاژەڵداری، ڕەزوباخ، پیشەی گەشتیاری و پیشە جۆربەجۆرەکان هەرکامە و بە جۆرێک سەرچاوەی داهاتێکی زۆرن بۆ ئەم شارە. ژمارەیەکی زۆر کارگە و یەکەی پیشەسازی بەردەوامن لە بەرهەمێنان. جگەلەوەش کار و پیشە دەستیەکان لەبیر نەکراون و دابینکەری بژێوی ژیانی خەڵکێکی زۆری ئەم ناوچێن. لە پاڵ ئەمانەشدا هاوسنووری لەگەڵ باکووری کوردستان و هەناردە و هاوردەی بازرگانی لە ناوچەکەدا بۆتە کارێکی پڕداهات و بەشێکی دیاری ئابووری دەڤەرەکە لەوێوە دابین دەبێ. بازاڕ و دووکانی شاری ورمێ ڕنگ و ڕوویەکی ئاوەدانی و ڕەونەقیان پێوە دیارە و بەگشتی شارێکی پڕ لە جوڵەی ئابووریە. دوی شاریدا هەدکەوندا پێشەسازی زۆر پێشنەکەتیە لێبەلێ لە هێلا اقتصادیدا ئاژەلداری و زراعەتان و کشاوەرزی خەڵک بەوە یەکێژیە و منبعێ ژیانەوان بیە هەتا وێگاوێژی ئەو یەکە ددۆمە دهێلا باغاتدا شار ورمیه یکک لشارین هری معتبر ایرانیه و کیمینا کم بیجین ده برهما سیوی دا رتبه یکی هی بگشتی ده محصولات زراعت دا رتبه ششه هی ده ایران دا لسر به یکی نزدیکی 21 لصد خلکی ویشاری ده واره زراعت دا موجوده یعنی کاروبار وانو درآمد وانو دهات وان لسر و یکیه وکی انتاجا هنگوین مقام یکی هید ایران دا وکی تری مقام سه هید ایران دا سبارت بوی که آو هوای باجار ورمیه دهاوینان تقریبا گرمه اما 120 روش هوای سار و برفی هید سنتر شار و گندن دوروبری ورمیه وکی گشت و گذارم بیجین ده هندک جین شار ورمیه اکسیژن آوه یعنی رژه اکسیژن آوه به شیوه که جزء نقطه هری برز دنیایه وکی منطقه سلیوانا وکی آمار ده بیجن تقریبا یکک جنوزده ناوندن دنیایه بو اکسیژن خالص که هایی منطقه این گشت گذاری میتن آوید گرم میتنه دوی شاری دا دریاچه میتنه دریاچه ورزی میتنه دریاچه دائمی میتنه لباله لسر او هنده تشتانه او هنده امکاناتانه که هایی سهما پارزگاه ورمیه یا شاری ورمیه درآمد ملی یا درآمد کشوری سهمک یک جار که ماده تقسیم بودجه دا یک جوان پارزگاه یک و از فکر کم رتبه 28 یا 29 هری آخریه هی ئەو هەوای لەبار و هەڵکەوتەی سروشتی مەرجی سەرەکین بۆ هاتنە بەرهەمی دەغڵودان و سەوزە و میوە و هەموو بەرهەمە کشت و کاڵیەکان. ناوچەی ورمەیەکێک لە گونجاوترین و لەبارترین ناوچە کشت و کاڵەکانی کوردستانە و هەر ئەم تایبەتمەندیەش بۆتە هۆی ئەوەی کشت و کاڵ ببێتە پیشە و سەرچاوی سەرەکی ژیانی خەڵکی ئێرە. نزیکەی 170 زەوی وزاری ورمێ بەگەنم دەچێنرێ و 32 جۆرگەنمی لێ دێتە بەرهەم. باخی سێ و ڕەزی ترێی ورمێ ناوبانجێکی زۆریان هەیە لەبەر خاچی بەپیت و ئاوی باش ئەم دوو میوەیە لەم شارەدا بە جوانی دێنە بەرهەم. جگە لەوەی پێداویستی ناوچەکە و بەشێک لە شار و ناوچەکانی ئێراندا بین دەکات هەناردەی وڵاتانی دەرەوە بە تایبەت ڕووسیا و ئەڵمانیاش دەکرێت.
ارومیه شهر آوه و سخات ناوی همطور که مشخصه آوای بوشه و هم سخات این که منطقه کدیه کوهپایه‌ایه و شرایط آب و هوایی جرگیه که هنده محصول استراتژیک به وجود ناندیه. یک اوان سه و که هم اکثر باغدارا سوه شلدگن که هم سردسیره، یعنی که مقاوم نسبت به سرما و یک اوان شیته هم که هم به عنوان میوه تازه خور آنی خام هم استفاده دیگر همشی به عنوان کنسانتره هنده کارخانه جا سخاته و کنسانتره چه بونه که خوشبختانه باعث بوده که شلجی زیده بید منطقه جاهلا و هنده سردخانه ایشی سخاته این که میوه تازه خوری همیشه موجود بید و منطقه دا چه بوده که اوجی به نوبی خود دیسا باعث بوده که اشتغال زایی زیده بید. در رابطه با اینکه هنده فاکتور هنه منطقه ارومیه که باعث بوده محصول ما نه تنها سه و تی گلبید اوه که هم آخه حاصل خیزه همشی آوام بوشه و هم شرایط آب و هوایی و همچنین فرهنگ کشاورزی که میش و حتی نه دست بگیه و باعث بوده که امنه همون فاکتورگر یک محصوله که باش و استراتژیک بومه چه بید. گۆلی ورمێ دووەمین گۆلی گەورەی ئاوی سوێری دنیاە و دیمەنێکی جوان و سەرنجڕاکێشی هەیە. لە کتێبە مێژوویەکاندا بە فراوانی باسی ئەم گۆلە کراوە. خەڵکی کەونارە لە ڕوانگەیەکی ئاینیەوە چاویان لێکردووە و زۆر ئەفسانە و حەکایەتیان لەسەر گێڕاوەتەوە. زۆر لێکۆڵەری مێژووی پێیان وایە کە زەردەش لەم گۆلەدا لەدایک بووە و بۆتە پێغەمبەری کوردان. درێژایی ئەم گۆلە لە هەندێک شوێندا دەگاتە 140 کیلۆمەتر و پاناییەکەشی لە 16 تاکو 63 کیلۆمەتر دەگۆڕێ. لەم ساڵانەی دواییدا ئاوی گۆلی ورمێ بەرەو کەمبوونەوە ڕۆیشت و ماوەیەک بە تەواوی وشتی کرد. بەڵام ئێستا تا ڕادەیەک بوژاوەتەوە و ژینگە ناسان هیوادارن بگەڕێتەوە دۆخی جارانی. بۆ ئەوەی ناوچەیەک ببێتە گەشتیاری و سەرنجی خەڵک بەرەو لای خۆی ڕابکێشێ دەبێ هەندێک تایبەتمەندی تێدا بن. ورمێ لەمڕۆوە خاوەنی گەلێک تایبەتمەندیە کە هەر کام لەوانە دەتوانن ببنە هۆی ڕاکێشانی گەشتیار بۆ لای خۆیان. هەڵکەوتەی جوگرافی و جوانی سروشت و لە مێژینەبوونی ئێرە ساڵانە ژمارێکی زۆری گەشتیاری بیانی و ناوخۆی ڕادەکێشن و هەر ئەمانە ورمێیان کردوتە سەنتەرێکی گرنگی گەشتیاری. ئاوی زۆر و سەوزای و شاخ و داخ و دیمەنی ڕازاوی سروشتی ئەم ناوچەیە ڕێبوار و گەشتیار دەخاتە ئەندێشەی بێبن. لە ورمێ هەر خێڵ و زمان و نەتەوەیەک وێژە و ئەدەبی تایبەت بەخۆی هەیە. لە دوای شۆڕشی گەلانی ئێران ناوەندی بڵاوبوونەوەی فەرهەنگ و ئەدەبی سەلاحەدینی ئەیوبی لەم شارەدا دامەزرا و هۆگرانی ئەدەبیاتی کوردی لە هەموو ڕۆژهەڵاتی کوردستان لە دەوری کۆبوونەوە. زۆر کاری فەرەنجی و ئەدەبی لەو ناوەندە بە ئەنجام گەیشت. لە هەمویان گرنگتر بڵاوبوونەوەی گۆڤاری سروە بوو کە بە هەوڵی مامۆستا هێمن موکریانی و ژمارەیەک لە دڵسۆزانی کلتوری کوردی سەری گرت.
باجار اورمیه جبر کو دکوه سر سنور سه ولات ایران و عراق و ترکیه لبار ادبی وجهی لبار فرهنگی وجهی هنده که دکوه بن باندورا وان سه ولاتان یعنی از بیجم اورمیه باجاره که کتوه دا هم مرو دکاره هنده که باندورا ادبیاتا کرمانجیا باکور ببینه هنده کشی باندور ادبیات سورانی ببینه چون که سنور وان چند زاروان کردینه هکو ام بین باس ادبی بکن البته ادبیات اساسی یکو ادبیات نیوژن باساوی بکن پشت انقلاب و برای هن گوارن وکی سروه آمانجو آوینه دست ببو بتای بجی لسروه دا کو زمان گلک لسر زمان هات کار کردن و جورین ادبی ژانرین ادبی لویدا این کرمانجی هاتن و شاندن و که چیروک و کو شعر آزاد و کو ورگیران و کو باسن هنری و کو گوتار نویسین ایدی لوی سردمجی گلک هستبونه و که ماموستا دیسان جلال نظامی زحمت کشانه ماموستا پرویز جهانی رحمتی سرتی منصوری ماموستا کافی علوی اوانه هبونه چند کسی دیجی که پاشی مجی همکاری کرد سردم ماموستا همین کلوبه بو و لسردم پاشی ماموستا احمد قاضی که دیسان گلک زحمت کشان هلبسوان گنج یعنی جوان هاتن لسروه دست بنویساندنه هلبستان کردن کسی نوکو حسن شجاعی و که محمد صفایی پشتی هنگیجی ده قناقه که دیگه ده هن انستیتوت چه بین انستیتوت هنری و ادبی و فرهنگی چه بون و که با جرائه که انجمن فرزانگان و پشتی ویجی انستیتوت احمد خانی که کمک گنجان دست به کار هنری و ادبی کردن جلوبەرێک مۆرچێکی دیاری هەرنەتەوە و ناوچە وڵاتێکە ناوچە جۆر بە جۆرەکانی کوردەواری سەرڕای وێچوون و هاوبەشیەکانیان هەرکام و جلوبەرگی تایبەت بە خۆیان هەیە کوردی ورمێژ لە دێرزەمانەوە پۆشاکی تایبەتی خۆیان هەبوو هەروەک هەموو خەڵکی شوێنەکانی دیکە قۆناغ بە قۆناغ بەهۆی گۆڕانی باری ژیان و چۆنیەتی دۆخی کۆمەڵایەتی جلەکانی شیان گۆڕانیان بەسەردا هاتووە ئێستاش کەسانێک لە هەوڵی داهێنان و تازەگەری لە بواری جلوبەردان و ئەم کارەش بە مەبەستی هێشتنەوەی کللتوری پۆشاکی کوردی و ئەو نەریتە جوان و پیرۆزە دەکرێت. جلوبەر کەرتم دەبن باندۆرە شەرت و مەرجین جۆغرافیای سیاسی چاندی بوونێ و ده هەرێما ئورومیێ جل و بەرگên کوردی de bin bandora coğrafya و çan devam bûye û vê tiştê dîne ziman niha egerem bixwazin bibînin cilên Kurdên Urumiyê jinan xwe bi reng û xweza ciwan a Urumiyê xemilandine û her wiha li gor wê şert û mercan xemilandine cilên mêran jî zêdetir de eşîra herkiyan dibêjin şal şapik dibêjin bi vê avayî ev cilên herêmî yê Urumiyê Kurdên Urumiyê wekî din em dikarin li van kultura ciwan li vê kultura ku bi gelek xiretmendane gelek bi huşyarî û huşmendî ev cil bi kar anîne xwe xemilandine em dikarin li van vê kulturê em ders bigirin, em fêr bibin, ne tenê li aliyê reng, li aliyê şekil, li aliyê çawa bikaranîna cilan ku di wê coğrafyayê da, di wê şert û mercên da tu bikaribî rihet wan cilana li xwe bikî. Ez bawerim em dikarin di pêşa rojê da bi awayekî li kultura xwe bikar bînin, kultura xwe zindî bikin, ku em bikaribin
بشكل شكلك الجوانيا وكولتوري لسر جلين إيرو هبه جلين قوام روجانا لخودكين هاتن مرمی جارک من آنی هن بارک هاتن مرمی جارک من آنی هن بارک هچی مالی خورتی دای من دابوی سیهانک هچی مالی کشتی دا من دابوی دسمانه باش ها موزیکا کرمانجی هم دکان بیشن که وصل به موسیقا وصل به دنگ بیجیه و دنگ بیجی جی لنا بری حتی نها جی لنا اورمی دا هبونه دنگ بیجی ما یه قدیم هبونه یعنی هم بچن لنا گندین اورمی دان بگرین ما دنگ بیجین گلا زیده هنه برای نهاتی ناس کرن و شامل دنگ بیجن دبیجن ایالت سوران یعنی ایالت سرحد ایالت سوران که شامل کردین ایرانی دبیتو ایالت بابان آن دبیجن که کردستان عراقی و اول بحث دنگ بیجی اورمیه بشگی گوره لدنگ بیجی هبیه یعنی اگر مستند بیجن ام دکانان بحثا دنگ بیج ابراهیم نیوروزی هم بیجن دنگ بیج بری گولناو رادیو ایرانی دا دنگی به هیا و همچنین دنگ بیج ایران خانم آنها کسین که لنا اورمی دا ناسکرین و دنگی وان هیا زور هنرمندی دیجی هبونه بلی او که زور زیده تر خاطن ناسکرین او دو دنگ بیجانه هاتن مرمی جارک من آنی هن بارک هاتن مرمی جارک من آنی هن بارک هچی مالی کشتی دای من دابوی دسمالک هچی مالی خورتی دا من دابوی سیهان